بینەران بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنەکەن لە کوردستان لە دەرەوەی کوردستان سڵاوی خواتان لێبێت و جارێکیش لە بەرنامەکەتان لەگەڵ دکتۆر کەریم پێک دەگەینەوە، بەڵام ئەم جارە لە شاشە جوانەکەی کەناڵی دیمەن تیڤی بە شێوازێکی تر، بە فۆرمێکی تر کە من پێشتر بەو شێوەیە بەرنامەم پێشکەش نەکردووە، ئەویش لەسەر داوای ژمارەیەک لە بینەران کە کێشە و گیروگرفتیان هەیە حەزەکەن لە نزیکەوە بێنە ناو ستیودیۆ ئامادە بن بەبێ ئەوەی کەس بیان ناسێتەوە، بەبێ ئەوەی کەس دەنگیان، چونکە دەکرێت گۆڕانکاری لە دەنگیان و لە شێوەشیان نابکرێت بۆ ئەوەی ڕاستە و خۆ ڕێنماییان بکەین و ئێوەش لە ناو ماڵەکانی خۆتانە سوودی لێوەربگرن، لە جیاتیەوەی بچی سەردانی کەسێک بکەیت و ماوەیەکی زۆر سەرقاڵ بیت و کاتێکی زۆریش بەسەربەری. بۆیە ئێستا کەناڵەکە هاتوۆتە ناو ماڵتان، تۆپەکە لە ساحەی ئێوەیە، واتە هەر کەسێک خوا نەخواستە بمانێ و نەمانێەوە ژیانە تر کێشە هەر هەیە، هەتا مرۆڤ لە ژیان نابێ ڕوبەڕووی کێشەی کۆمەڵایەتی و دەرونیە بێتەوە. اینجا هەر کێشەیەک کۆمەڵایەتی بێ، هەر کێشەیەک دەرونی بێ، پەروەردەیی بێ، ئەگەر هەتانەوە وە کەسەکە ئامادەیە خۆی بێ لە ناو ستیودیۆ ئالێرە، وەکو ئەو دوو کەیسەی کە ئێستا کەیسێکی ترمان هەیە دوای قسەی لەسەرەکەین، وەکو بە ڕێزانە بێن ئەتوانن چ بۆ پەیجەکەی خۆم بێ یاخود بۆ هی کەناڵی دیمەن بینێرن و مەوعید و شت دائەنێن لە کاتی خۆی ئاگادارەکرێنەوە چ کاتێک بێت و وە بۆ چۆ بێ. لەبەرەوە دەرفەتێکە لە بەردەم ئێوەیە بۆ ئەوەی لە داهاتوو بە شێوەیەکی تر لە جیاتیەوەی من هەر دانیشم و قسە بکەم، ئێستا خۆتان وەرن کێشەکانتان چییە، با بەیەکەوە گفتوگۆ و قسەی لەسەر بکەین. پاش کەمێکی تر دێینەوە خزمەتتان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو حاڵەتەی کە ئێستا ئەو کەیسەی ئێستا هەمانە. ئەویش کێشەیەکە لە ناو خێزانێکە کە من دڵنیام لە ناو زۆر خێزانە هەیە، ئەویش کێشەی نێوان براژن و دشەکانێتی. واتە خاتوونێک شووی کردو چۆتە ماڵێکی تر، لەوێ ئێستا بەداخەوە هەستەکەم لە ئەنجامی تێنەگەیشتن بێ کێشەی هەیە لەگەڵ خوشکی براکانیە پێڵێن دش، لەگەڵ یانە دانیشین سەرەتا ڕێگە بە هەردووکیانەیەن کێشەکانی خۆیان باسکەن، ئەگەر حەزیان کرد ئێوەش بیان بینن، ئەگەر حەزیشیان نەکرد ئەوە کەوێتەوە سەر خۆیان، لەوانەیە بڵێ نامانەوێ بناسەینەوانێ لەبەرەوەی شتەکە کۆمەڵایەتیە و لەوانەیە کە سوکاری یەکتری پێی خۆش نەبێ. لەبەرەوە پاش ناوبڕێکی تر دێینەوە خزمەتتان بۆ پێشوازیکردن لەو کەیسە لەو دوو خوشکە بەڕێزە کە کێشەیان هەیە، هەوڵەیەین باشترین یاخود جۆرێک لە ڕێنماییان بکەین کە ئەو کێشەیە نەمێنێ، ئێوە دەتوانین ئیسفادەی لێ بکەن. وە چەند بەڕێزێکیش میوانن لە لامان لێرە لە ناو ستیودیۆ، دەکرێت ئەوانیش فکرەیەکیان هەیە، بیرۆکەیەکیانە تێبینیەکیان هەیە، ئەگەر بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە، بۆ چارەسەرکردنی گرفتەکە هاوکاریمان بکەن، ئێمە سوپاسیانەکەین. سوپاس بۆ ئێوەش. پاش کەمێکی تر دێنە خزمەت. بینەران بیسەرانی خۆشەویست، دووبارە سڵاو. خۆشەویستان، وەک پێش لە ناوبڕەکە ئاماژەمان پێکرد کەیسی ئەم جارەمان کێشەی نێوان ئەم براژنەیە، ئەم خوشکە بەڕێزەیە لەگەڵ ئەم خاتوونەیە کە دشیەتی، کە نازام لە هەموو کوردستان پێڵێن دش یاخود خوشکی براکەیەتی. با لە خاتون جەنابتەوە وەکو دشێک کنێ وەکو خوشکی براژنتە. ئەم کێشەی لە ناوم خێزانی ئێوە هەیە لەسەر چییە؟ یعنی نەئەکرا باشتر وەکو جەنابتان ساڵی خەریکە ژیانمان لێبێ بە دۆزە خەڕ و ئاژا و ناخۆشی و نە ئەو مرتاحە و تەبەن نە ئێوە مرتاحە بن، یعنی کێشەکەی ئێوە لەسەر چییە تا ئێمە بتوانین هاوکاریتان بکەین؟ زۆر سپاس کاکتۆریان، دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کەم دەرفەتە بوو. ئەم براژنی منە ئەمانوێت کە چارەسەرێکمان بۆ دۆزیتەوانە هەر کەسی خۆمە. بۆ نمونە براژنم زوو چێتە دەرەوە پرس بە کەس ناکات، ئێمەش ناوێرین بۆ براکەمانی باسکەین لەبەرەوەی ترسین کێشەی گەوری ڕووبدات و کێشەی گەوری بەدواوە بێت. ینی مەبەستەوەیە
یەکێک لەو خاڵانی کە ناکۆکن لەسەری زوو چێتە دەرەوە بەڵێ پرس بە هاوسەرەکەی یەکات یا بەویشی نەکردووە بەبێ پرس بە کەس ناکات بێوەش ناکات نەخێر باشە خاتونجیان بەخێر بی سپاس بۆم دەرفەت ینی ئەم خاتون ئەگەر براکەی لە ماڵ نەبێت کە هاوسەرەکەی تۆیە ئەکی دەمان شوێنی براکیان نەتوانن بگرنەوە شەرعەن ڕێ یعنی ئەتوانی بڵێن ناحیشتی ماعی بڵێستێ بێ یعنی جەنابێ لە ماڵی خۆتان تاو ماڵاوایی کردو ئێستا چوویتە ماڵێکی تازەوە بۆچی زوو چیتە دەرەوە ینی ئیشەکان چییە کە ئەمانی وای زعاج کردووە دیارە بەراوردیان کردو بە خێزانی تر بووکەکانێنەوەی ناچێتە دەرەوانێ یا با بڵین براژنەکانێنەوەی ناچێتە دەرەوە کێشەکەی بۆ دروست بۆ لەسەر چییە دەستخۆش وایە کاک دکتۆر ئەنجا کەس هەیە نەچێتە دەرەوان ینی ماڵە پێویستی بە هەموو شتێکە ناچاری بچی بیکڕی ئەمانیش هەموو کاتێک من بچمە دەرە ئەوان بپرسن بۆ کوێ چیت یان ئەوە تا بێ بچم بیکڕم یان ئەبێ بچم بۆ ماڵی باوکم یان خزمەکانم ماڵ پێویستی بە هەموو شتێکە زەرورە بچیتە دەرەوانیان بڵێ بۆیە هەموو کات پێویست ناکە من بەوان بڵێم هەموو کات پێویست ناکات جەناب دەڵێ بەس خۆ جارجارێ هە بەخسەکانی خۆتاڵی هەموو کات ینی کەواتە هەندێک کات پێویستەکە بۆ هەندێک کاتە پرسیار ناکەی هەندێک کات پرس بە هاوسەرەکە مەکەم پێویست ناکات شەکانم هەموو کات تەداخل بکەن ژیانی خۆمە ئەوان چۆنە کچی من ینی ئەوان تەمەن نامەیان پێشتر نردووە جۆست تایە ینی یەکێ لەوانە ئەڵێ هیچ بوشێکمان نبینیوە هیچ براژنێکمان نبینیوە بەقی ئەم چێتە دەرەوە زۆر بچێت زۆر بگەڕێ ینی خەڵکەچی بۆ ماڵی دایک و باوکی لەمانی کات جارێ دوو جار کاکە سێ جار کاکە چوار جار هەفتەی جارێک بۆ نمونە تۆ ماڵ و مناڵە ینی ئەمانیش کەستن ینی ئەبێ ئێستا تۆ بە جۆری خۆ بگونجێنی کە ئەمان هەستکات تۆ تاکێکی لەوان کچی من نەک غەریبێ بیت تەنیا وەکو وتێل بیتەوە بڕۆیتەوانێ و پرس بەوان نەکەی ئەوڵێ من ئەگەر بچم شتێ بکڕم لە بازار یا بچم بۆ ماڵی باوکم دایکم چ پێویستەکە بە ئێوە بڵێم کاکتۆریان پێویست ناکە هەموو ڕۆژێک بچیتە دەرەوانێ هەموو ڕۆژە پێویست ناکە بچی بۆ ماڵ باوک و خزمەکانت تۆ ماڵ و مێردی خۆت هەیە و جارجاری شتوانی بە براکەم بڵێ شتەکان بکڕێت پێویست ناکەم و تۆ دەقەیە بچیتە دەرەوە بۆ شت کڕین یانەوە تا ئێمە هەین ئەگەر پێویست پێبێت یەکێکمان بین لەگەڵ تا شتە بۆ هەڵگرین شت بکڕی لە دوکان بیهێنینەوە ئەوە چی تایە چی شتێکی تایە وسم ینی منطقێکی تایە خاتون جانیانی هەندێک جار ئەگەر بە هاوسەرەکە بڵێ لەگەڵ خۆتایی تەوانین 2 کیلۆ پەتاتە بکڕە شتێکان دەشتی زەڕوری قەی ناتوانانی یا جارجارێک ئەمان بۆ لەگەڵ خۆ نابی تۆ کە با بڵێن خوشکی هاوسەرەکەتە وەکو خوشکی تۆش وایە ئەین لەگەڵ دەستە خوشکێکتا لە کۆمەلگاشە خۆ دەزانی بە قوربان ئافرەتێ بە تەنیا بڕواتە دەرەوانێ و زوو بچێتە دەرەوانێ و ینی خەڵکەیە بێڕەحمە خۆڕاستە چوونە دەرەوەکەی توی شتیانە بەس هەیە بێڕەحمە لەوانەیە قساکە لەوان تعلیق لەوان بە بڵێ ئەمە ئەم براژنەتانەوە چی هەموو ڕۆژە نەمان بینی حدەچێتە دەرەوە یەت و ئەڕوا ئەمانیش بە شەرینی تە خۆ دەزانی قسە و قسەڵۆک کاریگەری لەسەرمان هەیە ینی چی تیاگەر ئەمیش لەگەڵ خۆبەری خوشکی ترێ هەیە وەنێ جەنابێ ئەمە ساوی لەگەڵ خۆبەری کەسێکیان باشە کاک دکتۆرجیان کاتێک منەچم بۆ ماڵیان ئەحمەدی برای خۆێزانێ ئەڵێکی خۆیان تەحمولی قسەکانێکن باشە هەر من هەر کاتێک چم بۆ ماڵیان یان مناڵەکانە نێرمە خوارەوانێ ئەوان یان لیان یان قسەیان لێ دەرەکەن باشە کاک دکتۆرجیان من هەر کاتێ بچم بۆ ماڵی دایکم یان خزمەکانم بۆچی ئەوان ببم ڕاستەکە تۆ بۆ ماڵی دایکی و بۆچی ماسە بۆ نمونە لەوانێ حەز ناکات تۆ بچی بەڵێ کاکتۆر کەدا چێ بۆ شت کڕینیان بۆ بازار ئێمەش حەزەکەین بچین لەگەڵ بەس خۆشت نییە ئەنی جاری وا چێ بۆ شت کڕین بۆ شت کڕین کاتێ بچی بەڵێ هەر ئەوە نییە کێشەی تریش هەیە بۆ نم براژنم لە قاتی سەرەوەیە بە مانگ نایەتە خوارەوە بۆ مامان دایکم بە تەمەنەوە حەزەکات بێت خۆی مناڵەکان بەڵام ئەم سەر ڕای ئەوەی کە خۆشی نایە ڕێگریش ئەکاکە برازەکانم بێنە خوارەوە بۆ لامان بەشە ئەی بۆ ناچی بۆ ماڵێ باوکە ینی تۆ دایکی ئەمان خەسووتە ینی دایشی هاوسەرەکەتە بۆ ناچی بۆ لای ئەو بۆ لای ئەمانە وا دشێ خراپ بوو دوان خراپ بوو معقول لەمیان خراپ بن باشە من هەر کاتێچم بۆ ماڵی ئێوەیان هێمە خوارەوانێ ئازادی برای چیڵێت خۆیان تەحمولی قسەکانێکن یان من مناڵی چی بنێرم هەر کاتێک بناڵە نێرمیان لی ئەدەن یان قسەی لێ دەرەهێنن بەڵێ قسەی چی کاکتۆر ئەوەیمە جاسووز نین
و مناڵەکانیش خۆیان لەسەر یاریەکەن و شەڕەکەن و خەتای ئەمەیتیانە خۆیان بێ لەگەڵێک ئەم لەوانی لەسەر و گوێی لێ بازانی ئێوە لێن بەڵێ و باسی براکەمەکە ئەم خۆی براکەم نەخۆشە نەخۆشی درێژخایانی هەیە و کە تووڕە ئەبێ قسە بە هەموو نەخۆشی ئیفلیجی مێشکی هەیە خاوەن پێداویستی تایبەت بەڵێ درێژخایانی هەیە و قسە بە هەموو مانەڵێکە تووڕابێ و هەمووی دەوشە نازانێ و ئەمە گەبراژنێکی باش بووە هاو ئەبێ هی هاوکاری ئەمە بکە و هاوکاری و دایکە داماوەم کە لەگەڵمانایە و ئەو خۆی زانێت کە ئەو نەخۆشە کە چەندێک ئێمە هیلاکە بین بەدەستەوە ئەبێ هاوکارمان بێ و نابێ ئەو بکە بە بیان و کە ئەوەیە نێتە ماڵمان بیکا بە بیان و بۆی نەیە بەڵام ئەو بیان و ئەوەیە کە نایەت و یارمەتیمان نادا و ئیشێکمان لەگەڵ بکە باشە خوشکی من ینی ئەو برایانەڵێ ئفلیجی مێشکی هەیە ینی کەسێکە پێڵم خاوەن پێداویستی تایبەت وەڵڵی هەر کەسێ یارمەتی ئەوانە با خزمەتیان کە من دڵنیام خی گەورە لەوانەیە هۆکارێ بێ بۆ چوونە بەهشتان ینی چیتیایەگە تویکە خاوەن پێداویستی تایبەت بێ یا ئفلیجی مێشکی هەبێ و کۆڵە چەمگوشەیە گەزانێت چکەوانە لە ناحی زمانیشە دواکەوتون ئەبێ ئەو چەمگوشەیە چی بێ بیڵێ حتا ئەگەر جنێویش بێ قسەی ناخۆشیش بێ بە ئێوە شۆ قساناڵێ یا بەس بەوە براکەتان مەسە قسە بە ئێوە ژەڵێ قسەی ناڵێ ینی بە خۆی ئەو کەسانە گەشیان دواکەوتووە ینی تۆ بێ ئەوە لە دڵ بگری بڵێ وەڵام من لەبەر ئەوە ناچم و باکسەوە تۆ مەفروزە بچی هاوکاریان کە کچی من یارمەتیان بێ وەڵی کە یەخوا کەس مناڵی خاوەن پێداویستی تایبەتی نەبێ بەخوا و خێزانانی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتی ئێمە لە نزیکەوە زۆریانە ناسین ئەزانی چەند ماندوون چەند هیلاکن پێویستیان بەوەیە خەڵک هاوکاریان کات ینی لێرەیە نازانم ئەبوایە تۆ ئەوە نەکەی بە پاسا و نەچی بۆ ئەوێ ئەبێت تۆ زۆر لەوە گەورەتر بێکشی من یعنی لە ناو خێزانێکە ئێوە بەیەکەوە کێشە هەرە بێت چۆن کێشە نابێ ئێبایەکتان لێبور دەبێت ینی چۆنە بێ ئەوەی نەکرد ئەوە ناکەم ئەوە ناکەم چیتر هاتە بووی وایە کاک دکتۆر ڕاستە هەر کاتێک ئەم مردی منە چی شتێکە کڕێت بۆ ماڵەوە حەزی لە شتێ بێت پێشەوەی بێتە سەرەوانێ ئەم دشانی من لە خوارەوە علاگەکانی پێ بەتاڵەکەنەوانێ ئەنج قسەی پێڵێن ئەویش تووڕابێت دوای هێ قسە بە منەڵێت وایە خاتون ئەبێت تۆزەی لەخوا بترسی شتیوانە ئەو بختیانە کاکتۆر براکە بەتاڵ ناکەنەوە ینی بڵێن شتەکانی چیەکڕێ ئێوە لێ سنگ بەتاڵیەتە سەر شتێکی کەم لەخوا بەزیابێمە هەموو شتێکمانێ و لە هیچمان کەم نییە و براکەم خۆی شتێنێتەوە گە دایک و برا نەخۆشەکەم حەزیان لێبێ لەوە چەکەمێکیان بەژە ئەم برانژنم شت زۆر گەوراکە لەبەرەوەی بۆ نمونەی مەجایوە ماڵی باوکم شتێکە کڕین بەشی ئەوانی لێدەین عیب و شووری نابێ ئەو باسی ئەم شتانە بکات ئێوەش بەشیوانێ جاوز تەبیعی یەکسی من ینی کوڕکەیەتەوە گەر علاگەی پێ مادەم ئێوە لە خانوویەکان ئێوە لە قاتی سەرەوە لە قاتی خوارەوە ئەکید بە بەردەمی ئەوانایە یعنی ئەگەر منە برایەکی هەیە خاوەن پێداویستی تایبەتە دایکێکی هەیە یعنی ئەگەر حەزی لە با بڵێن مۆزێ بێ پرتەقاڵی بێ سێوێ بێ ئەگەر حتا تۆش بی بە ویژدانە عکسیکەینەوە تۆ لەو ماڵەیابی براکە و بە بەردەم تا سەرکەوە بەسێ چوار علاگەوە شتێک ئەگەر پارچەیەک شتی بەسیتیش بێ بداتێ پێو ناخۆشە ئەبێت تۆ خۆ بخیتە شوێنی ئەو کچی من زۆر احتیادیە باوکە جانێک شتێ ئەگەر لێی بێ ئەم کوڕە کە ژنی هێناوە خۆ ناتوانێت تەرکی دایک و باوکی بکات ئەبێ ئێمە حساب بۆ هەر چوار لایەنەکە بکەین یعنی لە زۆربەی قسەکانە وا دەرەکەوێت تۆسێک کەم تەرخەمی لای تۆ بێ زیاتر زەمن لە دوایە بەعام قسە لەسەر هەموو یەکەم ترمە چی ئازایەتێکی تیاگەر باوکو کوڕ شتێک بۆ برا و برازای خۆیان بکڕن ئەمانە بێ هەموو کاتێک بچن لە کۆڵان باسی بکەن و بێنەوە بە ڕووی منە جامان چاول لێ خوشی من کەواتە کە تۆڵی چ ئازایەتێکی تایە ئەگەر ئەوان شت بۆ مناڵەکانی تۆ بکڕمەێن یا بۆ براکە و باشە ئەمانشیش ڕاستە کەواتە ئەی چ ئازایەتێکی تیا ئەگەر مێردەکەی تۆشت بابەوان ینی بۆ ئەوان ئەگەر براکەی ئەو یا باوکی یا هەر کەسێ بێ دایکی بێ خوشکی تری بێ شتێک بکڕێت و بیهێنێت و بەشی تۆ بە احتیادیە بەڵام ئەگەر هاوسەرەکەی تۆ بیا بۆن احتیادی نییە ئەبێ بە هەمان شێوە ینی وڵی بە هەمان تەرازوو هەردووشی قیاسکەی بەڵێ کاکتۆرگیان ئەو نێ ئەو باسیەکات ئێمە باسی ناکەین کە ئەویش قسەکە پێویستە ئێمەش وەڵامی بەسا باسی شتێکی ئەڵێ هەموو جارێ بە چاومانەیەنەوە بەڵێ تۆ کە شتێک برازای خۆ دەکەی کچی من
ئێوەش کە شتێ بۆ برازای خۆتانەکەن بۆ برای خۆتانەکەن پێویست ناکە ئەو واجبە شتێ واجب پێویست ناکە بە چاوی بێتەوە ئەگەر واجب نەمەیکەم ڕاستەکەی ئەخڕونی ئەو باسیەکە ئێمە ئەو نێ باسی ناکەین بەس کە قسەشەکە پێویست ئێمە جوابی بینەوە ئەو قسەی جەناب ینی گو پەرچەکردارێکە بۆ ئەوە گەر ئەو نەیوتایە شتەکان هەلاگەی هاوسەرەکەی بەتاڵەکە نیۆژەوەتان ناوە ئەگەر خۆی قسە نەکاو وایە کاک دکتۆر ڕاستە بەڵام من چەند جار داوام لە مێردەکەم کردو و تومە با لێرە بڕۆین یان بچین خانوویەک بکڕین یان بچی نەکرێەوە بۆی لەم کێشە و شەڕە نەجاتمان بێ بەڵام ئەو بە قسەی من ناکە وەک چۆنەڵێن دووری و دۆستی بەڵام ئەو بە قسەی من ناکە هەموو کاتێکەڵێ من ناتوانم دەست لە دایکم و باوکم و براکەم هەڵبگرم لە بەروی نەخۆشە ینی ئەگەر دوورکەوێتەوە نییە و کاتێکدا بنێسن نزیک خۆتان بێ هەر لەو گەڕەکەیا بێ ئەگەر خانوویە ئیمکانێتی هەبێ شتێک بێ باشتر نییە وەکو ئەو بە قەناعەتی وڵێ باشترە دوور و دۆستی بەزەشتوانێ ئەگەر گەڕێکی دوو گەڕێکی دوورکەوێتوانی سەردانی هەم براکەشی بکە هەم باوکو دایکیش بکانی بڵا ناکەم کێشە هەبێ بەڵێ کاکتۆرە بەس کێشەکە لەوایە خۆی زانێت کە براکەم موچە خۆرە موچێکی کەم وەرەگرێ موچەش خۆتە زانی چۆن ئەدرێ بەشی هیچ ناکە ئەو داماوەی برام یعنی کە مۆڵەتیشی هەبێ یان لە ماڵەوە بێ پشووی هەبێ هیچ ئیسراحەت ناکات چه کرێکاریەکە ئیتر بۆ موچەکەمەوە چۆن بچێتە کرێکی یان خانوو بکات بووی ناکاتون ینی موچە خۆرە ئەوەی موچە خۆر بێ وەزەی موچە خۆرە زانێت چۆنە لەم ڕۆژە موچەکە چۆن نەیرێ چەندە مەعاشەکەی خاتون 500,000 500 تۆ بڵێ 600 تۆ بڵێ 700 ینی 700,000 ئەتوانێ بچێتە خانوویەکی ترەوە کرێی لێ با و مەصرفی ئێوەشکە ئەی بە 700,000 و 600,000 خانووی تر ئەکرێ خاتونجان ئێوایە کاک دکتۆر لەو چە قسەکەیش ڕاست بێ بەڵام ئەو خەڵکەش وەکو ئەو ماشخۆرن و لە کرێت شیشان ئەمانیش وەزیان باشە ئەتوانن یارمەتیمان بن بۆی هەم ئێمەش ئیسراحەت بکەین هەم خۆشیان ئیسراحەت بکەن هەڵە خەڵکی تریشێ وەکو بڵێن براکەیەوە بۆ ئەجا کاکتۆریان چی یارمەتیان بین ئەم باوکم دوکانێکی بچووکی هەیە بەو هینە داهاتەکەمەیەوە پاری کری ئەوان بعد و یان مەصرفی خۆمان بکە هاتوو چۆ نان خواردن بەشی هیچ خاوەن پێداویست تایبەت بە مەصرفی هەیە و ئێمەش ئەگەر لە توانامانە بووە چۆن یارمەتیمان نادەن ئەگە پارێکی زۆر و داهاتێکی زۆرمان هەبوایە وڵا کچی من ینی خانووکردنیش پارەی زۆری بێت نامتاکیت بە دڵنیایی ئەوانە ئەجاد ناکرێ کچی من تۆ تەحملکەن سابرتان هەبێ نابێ بڵێ مشکیلە با هەبێت تەنیا حەلەکەی ئەوەیە من ماڵەکە بەجێ بێڵم یابێ لێرە دوورکەوینەوانێ حەلێکی وەسەد نییە جواب بچێ بۆ قسەکانی ئەو ساوان واڵێن ئەڵێ امکانێتمان نییە ئەڵێ باوکم دوکانێکی بچکۆلێ هەیە یعنی ئەوەی دەستمان دەکەوێت هەر بەشی مەصرفی براکەمەکە کە خاوەن پێداویستی تایبەتە لەگەڵ ماڵەکەیە لە کوێم ئێمە بتوانین هیچ نەبێ 300,000 با بەو بیا بکرێ وایە قسەکە و ڕاستەکە دکتۆر بەڵام منیش تااقەتم نەماوە حەزەکەم لەم شەڕ و کێشەی دووربکەوینەوانێ میش حەزەکە ماڵێکی سربەخۆم هەبێت وەک هەموو هاوڕێکانم زەواجیان کردووە و ماڵی خۆیان هەیە و هەر ڕۆژە و لە وڵاتێکن و سەفەرەکەن منیش حەزەکەم وەک ئەوان بژیم بەڵێ کاکتۆر کێشەیەم براژنم ئەوەیە کە خۆی بەراورد دەکا بە کەسانی تر و ئەم پێشتری ژێزانی کە حاڵی ئێمە و براکەشمان جۆنە بۆ شووی پێکردو خۆ کەس نەیاوە بە زۆر بەشوو بۆچی شووی پێکردو ئەو چەندها جاریش ویستی خۆش و پێکرد چەندها جاریش خۆی لای خۆم باسی کردووە کە من جگەلە و برای تۆ بە کەسی ترش و ناکەم چۆنجار ئەگەر تۆ ئەم مەرجی خان و هاوڕێکان بە شتێ پێ بڵم خۆزگە هاوڕێکان کە ئێستاڵێ هەر ڕۆژەی لە وڵاتیەکەن بەراوردی کەی بە خۆت ئەوانیش خێزانەکانیان بەراوردی کە بە ژیانی خۆت و بە ژیانی ئەوان لەوان نەیە ئێستا و شووی کردووە خۆ زۆر کەسەیە کچ شوو بە کەسێکەکە تاجرە پارەدارە هەر شتێک بێن بەڵام ژەهری ماری دەرخواردە لێە سوکایەتی پێەکە ئیهانەیەکە چی واشی باشی گەڕێنێ لە شوێنان بەڵام وەکو بولبولەوە لە قەفەزێکی هەڵتو نادان نابێ ئەمە یەک مەرج نییە هەریەکێ سەفەری کرد و دۆڵەمەند بوو کامەران بوو بەختەوەر بێ لە ناو ماڵە دووەم
تۆ بە زۆر خۆنیانە ئەو زانی وەزعەکە ئاوایە ئیمکانێتیان وایە خۆ چوویتە قاتی سەرەوە ئێستا بۆ ڕێگۆڕیەوە تۆ ئەگەر بە تەمای ئەوە بووی ئەبووە یەکەم جار ئەمە مەرج بووە وکتایە من شووی پێ ناکەم هەتاوەکو خانووی سەر بەخۆ نەگرێ بۆ نمونە ئەو کاتەوە نیانە هێنا چ ئیمکانێتی نییە کوڕە لە هەمان کاتە یا بۆ ماوەی ساڵێک دوو شایەت دەگرێت بۆ ماوەی ساڵێ ئەوگو منە تا ساڵێ دوو ساڵ لەوێ ئەبم اینجا دوای ئەوە ئەبێ ماڵی خانووی ئەگەر کوڕەکە توانای هەبووە خانووی سەر بەخۆ بۆ بگرێ یا بیکە لەگەڵ تا ڕێەکەو بەڵام تۆ خۆت شوو پێ کردووە هیچ مەرجەکە دانناوە ئێستا بم کتتو پڕە بڵی نامنی وەکو هاوڕێکان بەکەم ناکرێت خوشکی من لە کودەواری خۆمان خۆ بەگاڵتە نیانوتوە بە پێی بەڕێی خۆ و پێڕاکێشە ناکرێت من خۆم قاڕنەکەم بە خەڵکی تر ئەو لەوانەی تر وەرەسەی بۆ ماوەتەوە چوزانمێت خۆزانانی نوع پارە بە ئەنواع وەسیلە پێیاکرێ نابێ خۆت بەراوردکەی بەوە تۆ بێ خۆت تۆ مناڵەکانی خۆت هاوسەرەکەی خۆت ژیانی خۆت گرنگە بەس تۆ بەم بیرکردنەوەیە ینی ژیانی خۆت ئێسا خەریکە کردو بە دۆزەخ ینی من ئەستەکەم عاجز نەبیەگەر لێم من وەکو کەسێکی بێلایەن بەس زۆربەی شتەکان بەلای ئەوە ئاشکێتەوە کە تۆ پەڵب بگری بیان و بگری یاخود نازانم من لە دوای زیاتر قسەی لەسەرەکەم وەڵامی تۆ چیە بووە وایە ڕاستەکە دکتۆر من بەدڵی خۆم هاوسەرگیریم کردووە بە خۆشەویستی بۆ بەڵام من وامزانی ئەمانیش منیان خۆشەوێت نازانم ئەمان چڕ کێشەیەکیان هەیە لەگەڵ منە جارێ دشێکی گەورەم هەیە ینی خوشکە گەورەکەی چاوی کۆر بێ من نەبینێت ئەخر بۆچی ئەو چ کێشەیەکی لەگەڵ منە هەیە بۆچی ڕقی لێمە ینی ئێستا خاتون دەها شتەکان سەرداوەکان دەرەکەون ئەمەڵێ ڕاستە من شوم پێ کردووە هیچ مەرجێکم دانە ناوە لەبەرەوەی براکەتی خۆشویستوە ئەکید لە ڕێگەی براکە و ئێوەشی خۆشویستوە توێتی حیلێکی وابێ کوڕێک وابێ ئەکید کەس و کاریشی ئەی باشە ئەم خوشکە گەورە و بۆ قسە بەمەڵەیە بۆ ئاواڵێ چۆر بێ من نەبینێت چییە کۆریان ئەو قسەی ناحەقەکات لەبەرەوەی هەستی خوشکەکانم قسەی ناحەقەکە و هەستی خوشکەکانم برینارەکات و ڕقیان لە هەرچی بێ خوشکەکەم خوشکە گەورەکەم خوشکەکانم ئەم ئەچێ باسی ئەوواکات ئەنی ڕقیان لە هەرچی بێ خوشکەکانم ئەمە چێ باسی ئەوواکات بۆیە پیان ناخۆشە باشە خاتون ینی یەکێک لەوانی کە ئێمە هەل لە ڕێی ئەم کێشەیەوە بۆ بینەر و بیسەرە بە ڕێزانە ئەڵێن ئینسان ئەگەر بیە بەختەوەر بێ چووە شوێنێکەوانێ هاڵە چوویتە شاری چۆران دەست بە چاوتەوە بگرە ینی خۆ بگونجێنە لەگەڵیانە ینی تۆ کە ئەزانی ئەم دشەی تۆ یا ئەم خوشکە گەورەی ئەم بەڕێزە بەم شتانەی زعاجەبی بۆ باسیەکەی ساندێک هەیە مەسەنە شووی نەکردووە قەیرەکشە تۆ بی باسی قەیرەکەچکە بەناڕاستە خۆ هەستی بریندارەکەی و جاری وا قەیرەکەچ باشتر لەوەی شووی کردووە کێشە سەدان قەیرەکە چێ بەخەو نیوە و کێشەی تۆی نییە یەک مشکلەی هەیە مەبەسم تۆ مەفروزە بزانی ئەم خوشکە گەورەی ئەم دشە گەورەی تۆ کێشەی لەگەڵ شتێکە هەیە نابێ باسی بکەیت ئەگە تۆ باسی ئەوە نەکەی ئەوی ژۆ قسانە ناکە تۆ توانین لەمە دو گۆڕانکاری بکەی لەوانەیە کچی من لەو شتانە دوور کەورەوە کە ئەو ئیزعاجە بێ پێی کازانی پێی ناخۆشە مەیکە بەڵێ وایە کار ڕاستە بەڵام ئەو چۆنەڵەن چەپڵە بە یەک دەست لێ نادرێت وەک من باش بم لەگەمە ئەبێ ئەوانی جووا بن نەوەک بچن لەم لاو لەولا زەمم بکەن و باسم بکەن و دوای ئەو کەسی کە لای خۆیان یعنی زەمی منەکەن بۆم بێن نەوانێ هەم قسەی من بۆ ئەوان برن ئەبێ ئەوانیش باش بن یعنی تاکەوەی منیش لەگەڵیانە باش بم بۆی تووشی ئەم کێشانە نەبین شتیوە هەیە نانا کاکتۆرەمە قسەی زیادەکە بختیانە و هیوادارین تۆش هەلێک بۆ کێشەکان بدۆزیتەوە بۆ ئەم کێشانە و دەستخۆشتان لێک هیچی تتانمە ناسپاس دەستخۆش باشە من پێشەوەی قسەکانی خۆم بکەم هەرچەندە لە کاتی دیالۆگ و گفتوگۆکەیان هەندێک شتمان و لۆکۆ ڕێنماییوەدانی سادەی لێ بکەین بەڵام هەندێک میوانیشمان هەیە ئامادەن لێرە ناوبڕێ وەرەگرین ئەنجا دوای ئەوە چینە خزمەتی ئەوان با بزانینەوانیش کێشەیەوە لە خێزانەکانیانە هەیە و ئەگەر هەبووە چۆن چارەسەریان کردوون دی ڕێنمان بن دوایی ئێمە کۆتایی پێێنین و ئەوەی کە پێویست بە پێتان بە سیوادار مەقسەما بکەن بۆ ئەوەی لەو کێشەی ڕزگاتان پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان بەڕێزان دووبارە سڵاو ئێستا لەگەڵ میوانەکان ڕێیەوانی ژوەرەگرین پرسیارێکیان هەیە پێشنیازێکیان هەیە ئەگەر ئەوانیش لە ناو خێزانەکان یان خزمێکیان کێشەیەکی ئاوا هەبوو بێ چۆن چارەسەریان کردووە یا هەر تێبینیشیان هەبێ با گوێیان لێ بگرین لە کاکێڕشەوە دەست پێکەن کاکێڕ گیان فەرموو
دکتۆر گیان زۆر سپاس دەکەم بۆ تەوەرکەیان بەڕاستی تەوەرێکی زۆر باشە. من دوو پرسیارم هەیە. یەکەم ئەوەی کە ئەم خاتوونە خۆی باسی کرد لە نیوەی قسەکانیە، ئایا ئەم زەواجە کێکراوە بە خۆشەویستی بووە یانە؟ ئەمە یەکەم پرسیار. دوای ئەوە دومی پرسیارم ئەوەیە پێشتر ئەیزانی کێ ئەو بنەماڵەیە بڵێ ماڵی زاوە کەسێکی ئاوا نەخۆشە یانێ نەخۆشێنێکی درشخایانی هەیە یانە؟ بەستە سپاس. زۆر زۆر سپاس. با دوای ئەو مژدەخان فەرموو. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێگەم زۆر دکتۆر. سپاس. پرسیاری ئەومێڵە تا چەند پیاو دەوری ئەوەی هەیە یعنی لە ڕاگررتنی ڕێز و خۆشەویستی لە نێوان دایک و باوکی و خوشکەکانی و هاوسەرەکەی؟ دەستخۆش. باشە دەستخۆش. زریان خان. دەستخۆشی بەرنامەکە و لێکەم دکتۆریان بەڕاستی تەوەرێکی زۆر زۆر باشە. هەندێک کەس هەیە ڕێنماییانەکەی کە ناتوانم بچم بۆ لای تۆژەرێکی کۆمەڵایەتیم کێشێش بەردەوام بێت تاوەکو لە کۆتاییە جیابوونەوەی لێبێ. هەموو جیابوونەوەکان کە ئێستا لە محکەمەکان هەیە لەواشە لە کێشێکی بەسیتی ئاوا هەڵیابێ. وەکو ڕێنمایەک بۆم دوو خاتونە لەبەرەوەی ئێستا هەردووکیان ڕێنماییان وەرگرتووە ئەتوانن هەردووکیان بچنەوە ماڵەوە. هەم دشەکە ڕێنمایی با بە دایکی و خوشکەکانی تری کە باشم لەگەڵ بووکەکە هەم بووکەکەش بەخۆیان بچێتەوە کە بە شێوازێکی تر تەعاملیان لەگەڵکە، هەروەها دڵی هەمویان ڕازیکە و هەروەها ئەتوانێ خۆی بگۆڕێ بە شێوەیەکی تر کە ئەوان لێ ڕازی بنەوە. دشەکەش ئەتوانێ بە هاوکاری ماڵەوە لەگەڵ بووکەکەیان باش بن کێشەکان لێرەیە چارەسەر بێ. ئەفو لێرەیە پرسیارێکم لا دروست بوو کە ئەم بووکە ئەچێتە دەرەوە یا خۆ دەچێت بۆ شوێنێ، ئایا تەنها پرس بە مێردەکەی بکە کیفایەت نییە؟ ینی من پێم وایە کە ئەوە ئازاد دەکەم لەگەڵ ئەوواژی تەنها پرس بووکە چ پێویستەکانی پرس بە هەموو ئایلەکە بکە بۆی بچێتە دەرەوە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ جەنابێ. زۆر سپاس. شلێر خان فەرموو جەنابێ. سەرەتا دەستخۆشی تەوەرەکەکەم. زۆر سپاس. پرسیارێکم هەیە. ئەو بووکە بڵێنێ ئافرەتە کاتتە ماڵی خەزورانی بۆچی پێخۆشە کە سوکاری خۆی هاتوچۆی ئەکا بەدایمی بۆ کە سوکاری هاوسەرەکەی یان دڵگرانە بێ کاچیتە ماڵی سەرچاو لێیا بەیەکە؟ بەڵێ دەستخۆش. زۆر سپاس. سەرەوە پرسیارەکە و بەڵێ زۆر سپاس. کاکێڕژیان وەڵا لە قسەکانیا ئەگەر وانیم کچی من بۆم ڕاستکارەوە لە قسەکانیا کە قسەی کرد پرسیاری لێ کرد وتی یەکەم جار داوای خانوویی لێ نەکردوین و وە کەسیش بە زۆر نەیهێناوە لەبەرەوەی خۆی خۆشی ویستوە و توێتی تەنیا شوو بەوەکەم ینی بە خۆشەویستی خاتون تۆ شوو پێکردوە چاو لە ئەم خۆشەویستی ئەگەر شتی لەگەڵا نەبێ ژەنگ هەڵێنێ. ئێستا خەریکە تۆ ئەگەر ئەم پیاوە خۆشەویستی ڕاستەقی نەبێ ئەبێ وردە وردە تۆزێک لێبوردەشی هەبێت لەبەر خاتری هاوسەرەکە و خۆشەویستەکە و ئەبێ ئەوانیش خۆش بێ. بەڵام مانای ئەوە نییە چەپڵە بەدەسێ لێرێ هەر ئەگەر تۆ چەند ئەوانە خۆش بێ بەهۆی هاوسەرەکەتەوە ئەمان ئەگەر وەڵامدانەوەیان نەبێ سەرکەوتن بەدەست نایەنێ. لەبەرەوە ئەوە بە خۆشەویستی هەبووە. بەڵام کاکێڕش خۆشەویستی بە تەنیا کافی نییە و زۆر جابڕۆ بۆ دادگاکان هیوا هەیە بە خۆشەویستی و خۆشەویستیەکی ژی لەیل و مەجنونانەش دوایی لێک جابوونەتەوە لەبەرەوەی کێشەی ڕۆژانە کۆبۆتەوە حەلیان بۆ نەدۆزیوەتەوانێ. بەنسبەت پرسیاری دووەم هەڵێ پێشتر ینی جەنابێ ئەو زانی کە ئەم مناڵەیان هەیە خاوەن پێداویستی تایبەتەی فلیجی مێشکی هەیە؟ پێشترم زانی بەڵام سەڵم ناکرد ئەو هەموو کاتێک قسە بە من بڵێت یعنی کێشە بۆ من دروست بکە لە حوهەش کەلیمە زانێ خۆر حوهەش کەلیمەکەی پێ بڵێ چی دەرەجە اینجا شەل دەما خەتا کەلیمەیە گەڵێ ئەم بەسە زمانە ینی لەبەرەوە بڕوان ناکەم ینی مادەم زانی بێتێ ئەمان گلەییان لەسەر نییە چونکە وەختێک گلەییە بوو ئەگەر ئەمەیان لێو بشاردایەوە بەداخەوە زۆر جار هەندێک خێزان هەیە ئێمە بە هەموو دایک و باوکو خێزانە ناڵێت مناڵێکتانی خاوەن پێداویستی تایبەتە ئێسام خاتونە زانیوێتی هەشیانە لەگەڵەوەشا تووشی کێشە بووە قبوڵی ناکات هاوکاریان ناکات کە من یەکی لە ڕێنمایەکانم بۆ جەنابەوەی کچی من ئەبێت لەمە دووە لەبەر خۆشەویستی هاوسەرەکەت لەبەر ئەو خوایە هاوکاری دایکیشی و ئەمانیشکەی یارمەتی ئەو مناڵە خاوەن پێداویستی تایبەتیە بێ هەم بۆ خۆشە هەرخوا ڕحم بە تووش مناڵەکانیشە دەکات ئەمە زۆر ضرورە بەخوا ئەوانە ینی هەر کەسی هاوکاریان کەوکو مزگەوتێکی دروست کردوێ لەبەرەوە زانیوێتی بەڵێ بەنسبەت مژدەخانەوە پرسیارەکەی ئەڵێ تا چەند پیا و ڕۆڵی هەیە لە ڕاگرتنی هاوسەنگی لە نێوان بڵێن هاوسەرەکەی و کەسوکاری تەبەن زۆر گرنگاوە
پرسیارێکی زۆر جوانە. ینی زۆر جار کە کێشە دروستە بێ جاری وایە پیاوەکە کەسێتی لاوازە ناتوانێ هاوسەنگی ڕاگرێ یا بەس لایەنی دایک و باوکێگرێ ژنەکەی هەمال کردووە کە ئەمە کێشەی لە دوایە یا هەر خەریکی ژنەکەیەتی و احتیمام بەوەیە و کەسوکاری ژنەکەی دایک و باوکی هەمال کردو هەردووشی خەتەرە لەبەرەوە هەر کەسێ هاوسەرگیریەکە ئەبێ پیاوەکە ئەوەندە کەسێتی هەبێ کە پێداویستی هاوسەرەکەی دابین کاکەم تەرخەمی نەکە ئەوەی حەقە بیاتێ لە هەمان کاتیشە مافی دایک و باوک و خوشک و براکانی بە خۆمانەیە ئەوە نی خاتونجان من ئێستا هاوسەرگیریم کردویتە دایک و باوک و واز دەبێن خوشک و براکانەمە ئەرکە بە تایبەتی هاوسەرەکەی ئەم لەبەرەوەی دایکی بەتەمەنە نەخۆشە لە هەمان کاتە کوڕێکی شانەی خاوەن پێداویستی تایبەتە لەبەرەوە فشار و زەخشیشان لەسەرە ئەما بێ هاوکاریان کە بەڵام کەسێتی هاوسەر ئەگەر لاواز بوو کێشەی زۆر زۆر دروستە بێ. زریان خان تەنها پرسیاری ئەوەڵێ ئایا ئەکرێ ئەم خاتونە پرسیار بە دشەکانیشی بکات و بەردەوام ڕێی ئەوانی ژوەرگە یا مێردەکەی بەسە ئەگەر بێت و ئەم پیاوە لەو جۆرە بێ کە کاتێ ئەڕواتە خوارەوە مادەم ئێستا زین چۆنە خۆی هاوسەرەکەی کافیە بەڵام جاری وایە هاوسەرەکەی لەوانەیە پێیوت بێ بەڵام نەچۆتە خوارەوە دایکی بڵێ ئەمڕۆ فڵانکەس مەسەلەن لەیلا ئەچێ بۆ ماڵی دایکباچێ ئەوە بۆی ئاگادار بن و ئاگاتەن لە مناڵەکان بێ ئەگەر ئەمەی کردبێ میشکەم تەرخەمێکی نیە بەس ئەگەر یەکەم ئەم پێی نەوت بێت ئەگەر پێی نەوت بێ ئەمی کەم تەرخەمە تۆ لەم ماڵا چیتە دەرەوە مەسئولیەتە باوکەجان خۆی چیتیان نییە ئەڵە گورگە پرسانەیە چەندشتێک جوامانێ پرسە گورگارین لە کوردەواریەمانە ینی بەس پێ ئەڵێ بەمانەڵەی ئەڵەی براژن من هەتا ئەچم بۆ یا دشەکەم ئەچم بۆ ئەوێ یا خوشەکەم ئەچم بۆ یا ئامۆژن ئەچم بۆ ئەوێ ئەواکەم و ئەواکەم زۆر احتیاجەگە قسەیەکشی کرد بۆ چیت و نازام چی وڵا بۆ ئەوەیە یعنی ئینسان تا زمانی شیرین بێ تا جوابی باتۆ وڵا خەسوێڵی ڕەبی خوا ئاگادار بێ و بڕۆ بەڵام تۆ لە خوارەوە ئێوە لە حوشەکە دانیشۆ بەلای ڕۆیی پرسیار ناکەی ئەستەن ئەمە خۆی ئەگەر هاوسەرەکەشی بزانێت کێشەیە ینی شێوازی قسەکردنەکە و مامەڵەکە مهمە لەبەرەوە هاوسەر ڕاستەوەیە بەڵام خۆشیشی تیان نییە بڵەوە بزانم مەسەن فڵانکە بڵێن ناوی ئازاد بێ یا هاوڕێ بێ بڵێ هاوڕێ وازان پێشی وتن کە من ئەچم بۆ ماڵی پورم یا تەعزیەکەیە یا ئەچم مەسەن سەردانی و خوشکەمەکەم یا ئەواکەم ئەڵێ ئاڕەڵا پێی وتوین هیچ شتێکتان پێویست نیە لەگەڵ خۆم بیێنمەوە هیچتان پێویست نیە ئەوەی تر گەورابی کشی من بە نەزەریەوە بەس تۆ بە لالووتێکە ڕۆی بەلایەن و سەلامێکی ناکەی مەبەستم تۆ نییە یانی ئەگەر شتێکی وا بێ ئەمە ئەسڵەن ئەگەر پرسیشان پێ بکەی هەر ناخۆشە پرسیشان پێ بکەی زۆر جار قسە زۆر دەوری هەیە ئێمە زۆربەی وشەکان یەکتریە کوژین قسەی ڕقە با حەقیش بێ بەسەکە ڕق بوو زۆر ناخۆشە شێوازی خۆی دەربڕینی وشەکان هەیە بۆیە دەکری جاری واچی بۆ ماڵێ ڕێزیان ئەگری بەدەڵێ بەخێر بێن ینی جنێ و پێ با خۆشتر هەر نەبرەی سەوتەکەی تۆری دەنگەکەی یانی لێ بەخێر نەی ڕاستە کەلیماتەکە لە بەخێر بی بەس دەنگەکەی و مەلامحی دەموچای گۆڕانکاریەکان عەکسەکەی ئەڵێ ئەوەنە زۆر گرنگە بێەوە هەم ئەم بینەر و بیسەرانە هەم ئێمە خۆمان ڕابێنین قسەمان زمانمان شیرین بێ ڕێزی یەکتری بین بە تەنازولمانە بە حەلی وەسەط بدۆزینەوە ینی ناکرێ هەر یەکی خۆی بەڕاست بزانێ بڵێ ڕاستە ئەم خاتونە لە هەمویان ڕاست نییە هەندێکی ئەم بەرپرسە هەندێکشی ئەمیش بەرپرسە ینی برجنیەمان لە هەموو شتێکە هەر بڵێن تۆ ئەوە ئەمیش ناکرێت ئەم خاتونە بە هەر شتێک بوو بڵێ وەڵام مناڵەکەم کە گریایی تر خەتای ئەوانە یا براکەی قسەم پێڵێ یا بۆ پرسیان پێ بکەم یەکی تایە خۆ یانی ئەگەر پرسیان پێ بکەی کێشەیەکی گەورە نابی عەکسەوە ڕێزە بۆ خۆت مادام لەم ماڵەیە بڕۆم هەڵم پرسیەکەم الله هەتا ئەوێچم ئەسەرۆنگە خۆڕێ لێ ناگرن ئەگەر ڕێیان لێگەیتێ و کاتە توانیت تۆ شتێکی ترکەین شلێر خان ئەڵێ بۆ بووک مەسەن زۆر جار حەزەکە کەسوکاری خۆی بێ و خزمەتیانەکە بۆ کەسوکاری مێردەکەی کە ئەم دشانەیەتی دایکێتی ئەو برا خاوەن پێداویست تایبەتی حەز ناکە وەڵای ئێمە چۆن وتمان ئەبێ پیاو کەسێتێکی ئەوەندە بەهێزی هەبێ هاوسەنگی لە نێوان هەردوو لا وەرگ هەبێ ژنەکە شەروا بێ چە ناکرێت پیاوەکە کەسێتێکی باشێ بێ و ژنەکە عەکسیەوە بێ ناتوان بێکە هەڵ ناکەن شڵاق منزڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە ئەبێ هەردووشیان وەکو یەک بن لەبەرەوە کاتێ ئەم ڕێزی دشەکەی ناگرێت ڕێزی خوشکی هاوسەرەکەی ناگرێت دڵنیا بە پاس ماوەیە هاوسەرەکەشی ڕێزی خوشەکەی ناگرێت هەموو شت دوایە لە قانونی حیاتە جا لەبەرەوە ئەمیش پێویستە چۆن ئەچێ بۆ لای دایکی خۆ لە خواریشەوە دایکی هاوسەرەکەی دایکی دۆمێتە بە ئینسانشی پاک بێت چکە دایکی هاوسەرتە ئەبێ سەردانی ئەویشکە بەڵام ئێستا ئەم بە بیانووی ئەوەی وڵا ئەم کەسەخان پێداویستیانی قسەی ڕقەکە یا جنێوە یا قسەی نەوەعێگەکە ئەوە پیانو نییە تۆ ناتوانانی بەهۆی یەکێکەوە یەکێکتر بە ئاگری و بسووتێنی
ینی ئە لەوەیە مەگلیمان لە تۆ لەوەی خاتونجان من هیوادارم هەر ئێستا کە ڕۆشتیتەوە ئیشەڵڵا داواکارم لە بەڕێزێ ئەو خاتونە ئەو دشە و ئەزانێ دایکی حەزی لە چییە ئیتر هەشتێکی بەسیط بێ بای دینارێکیش بێ 1000 دیناریش بێ بای 500 دیناریش بێ هەدیە لەگەڵ خۆ بەرەوە بۆی بەرە و بشۆ دەستەکانیشی ماچکە و گەورەی بۆ تۆیە و لە هەمان کاتیشا خوشکی من هیوادارم جەنابیشە عینەشت ئەوەنگە تەداخل لە ژیانی ئەوان نەکەن و ئەبێ تۆش ئەوە بزانی کە ئەوان هەر شتێک بڵێن بخوا لە مەسلحەتی تۆ ئەیڵێن یعنی کە بۆ مناڵەکان دەڵێن ڕێگری نابێت لە مناڵەکان بێ کاکەوە جەرجانم من مناڵی کچی خۆم مناڵی کوڕی خۆم شێتە بم نەیبینم چۆن نابێت چۆن ڕێگری لەکەی نابێت بۆیە نابێ هیچ ژنێک ڕێگری لە مناڵەکانی بکات بچێ بۆ ماڵی نەنچی و باپیری بەعکسەکەشی ڕاستە پیاوی بەماشەوە لەبەرەوە زۆر جار کێشەکان لەمانەوە سەر هەڵێن یعنی ئێوە الحەمدوللا کێشەی گەورەتان نییە بەس لێک تێناگەن یعنی ئەڵێ لە جێی سندان قوزەڵ قورتا دوو لە ڕوویەوە بینەران ئاوایە ئەو شتێکی وی دۆژەڵەوەیە ئەوە لێ با پرسیارکە لە بۆ پرسیارکەم ئیچی تیار بە ئەو حەزەکە پرسیارێکیان لێ یەکەم یاخود پرسێکیان پێکەم هەڵم خاتونجان برازن من ئەچم بۆیە دشەکەمە چم بۆیە خوشەکەمە چم بۆ ئەوانیش هەتشت لە تۆ لەبەرەوە لەمە دووا خوشکی من پێشەوەی پێ بخەیتە سەر پێپلیکانەی یەکەمی قادر مەکە هەر لە پەنجەرەکەشەوە بێ بڵێ ئامۆژن چۆنی ئازادیان چۆنی بە ئازاد پێ و بڵێ دوو لە ڕوویەوە بینرا قوزەڵ قورت باوەش بڵێ قوزەڵ قورتەکەی ئەو ڕوحە چ خاوەن پێداویست تایبەتە معناکەی نازانێ خاصانەوەی فریجی مێشکیان هەیە چ گەشەی عەقلیشیان دواگەوتۆ لەگەڵ جوڵەیشە ئەڵێ 6 کەلیمە زیاتر نازانێ تەمەنیشی هەیە لەبەرەوە ئەبێ تۆش تۆزێ لە بدرێ خوشکە بە ڕێزەکە بەس تۆ بیرکەرەوە ملیارات بەشەر ڕۆشتووە بۆ چۆ ڕۆشتن کەس هیچ لەگەڵ خۆیە بە بەس کردەوەکانی لەگەڵ خۆیە بە ئیدە خوشکی من ئینسان تەمەنی ئینسان چییە تەمەنی ئینسان زۆر کورتە یعنی بەشی خۆشیەکانی ناکە ئێستا بەعکسەوە بەس تۆزێ گۆڕانکاری لە خۆتا بکە بە قورعان ئەو خەسووە و من دڵنیام لەوانە تۆی زیاتر خۆشتەوێ ئایمە بووکمانەیە لە مناڵەکانی خۆمان خۆشترمانەوێ لەبەرەوە ئەم بووک و خەس و نازانم دش و براژن و ئەمانە ئێمەمانە دروستمان کردووە ئەژینا زۆر خێزانی تریشەیە من دڵنیامە کە سوکاری خۆتان وەکو خوشکەژین بەیەکەوە ئێوە تەمەنیشتان نزیکە لێکەوە لەبەرەوە ئەو خوشکە گەورەشی من لەمە و دوا هیوادارم ئەزانی ئەمیش ئەزانێ پرسیار لەم کەگە نازانی ئەزانێ ئەو دشە گەورە و کاڵی چۆر بێ من نەبینێ هەر شتێکی ناخۆش ئەزانی پێی ناخۆشە ئیزعاجە بێن ئێستا من هەندێک شتێ پێم بڵێ پێم ناخۆشە ئەڵەم بەسی منە جاوە لەسەرەوەی نێکێ پەندێکەیە ئەڵێ زەلامێک بوو بە گوزەرێکە ئاڕۆی هەمووی دوکان نار بوون هەموو دوکان نارەکان فیکەیان لێ تووڕە نابوو ئەچوە بەردەم دوکانێک لەوێ کە فیکەیان لێ بەربارانیە کرد ئەیانگو بەس پێمان بڵ ئەو عالەمە فیکە لێیە بۆ قسە ناکەی بۆ بەس ئەم فیکە لێیە قساکەی وتی من فیکەی حرامزادە ئەزانم ئەمە بەسێتی شتێکیەوە جا زۆر جار قسەکانی جەزانێ ئێوە حساسیەتێ لە بینتانە و حساسیەتە مێڵە چۆن شتێکی بەسی دەکڕی بۆ ئەو دشەش شتێ بکە بڕۆ ئەم لاولای ماچکە پاڵە پێوە نانێ گەورەی بۆ تۆی لی گەڕێ تۆ باشیەکەی خۆ بکە خوشکی من جۆ لەو مەگرە بەزانام ئەگەر تۆ سەلامی لێکرد و جوابی نێتەوەڵمی سەلامی لێ ناکەم غەڵەتە اینجا ئەگەر یەکی خراپ بێ وای دابنین هەرچەنگە من هیوادارم جەنابە قسەیەکی کرد هیوادارم ئەم لەمە و دو ئەوە نەڵێ وتی ئەگەر ئەمە براژنێکی باش وایە نابراژنێکی باشە ئەمە هجوومە بۆ سەر کەسێتی بڵێ براژنمە من خۆشمەوێ لەبەرەوەی سبەینێ وەکو لە سەرەتاشە باسمان کرد هاوسەری براکەتە مناڵەکانیە بێ بە برازای تۆ بڵێ ئێمە هیچ کێشەمان بەڵام کێشەمان لەگەڵ ڕەفتاریایەتی ئەچێتە دەرەوە پرسمان پێ ناکە ئەوە نەهجووم کەیتە سەر کەسێتی بڵێ براژنێکی باشنە نابراژنێکی باشە بەڵام لە تێنەگەشتە تۆش خوشکی منە بێ واز لەم فکرێ بێنی ماڵبارکەین و خانوم بۆ بکات ئێستا لەم کاتەیە ئەوە سەرگەردانیە سبەینێ ناتوانێ تۆ داوەشتێکی مەحاڵەکە ئیمکانێتی نییە کە داوەشتێکی مەحاڵە کرد کە جێبەجێ نەکرد تۆش ئەگەر سووروی لەسەر ڕابۆچوونەکە ئەتۆرەی کێشە دروستە بێگات فڵاق لێ مناڵەکان دەفەوتێ خوشکی من ئەو مناڵان دەفەوتێ اینجا دوای پەشیمانە بیتەوانێ پاشگەزە لەبەرەوە تکایە واز لەوە بێن اینجا گەورەترین هەڵەی ئەوانەی ئێمە کە کێشانێ لاسای خەڵکی ترەکەنەوە کاکە گیان هەریەکە و بەپی بەڕێگەی خۆی پێ ڕاکێشە تۆ خەڵکێ دەوڵەمە تۆ نابێ وەکو بڵێ وەکۆ بە هەوڵ بە ئیشەڵڵا ئامانجە هەبێ لە ژیانە هاوکاری بکە ئیشەڵڵا تۆش بتوانانی ئەگەر لە شوێنێکە ئیشێ بکەیت تەعین بی ئیشێک هاوکاری هاوسەرەکە بکەی مناڵەکان گەورابن پلاندانن بۆ داهاتووتان ئیشەڵڵا خانی خۆشتانە بێ خوشکی من سیاری خۆشتانە بێ هەموو شتێکتانە بێ بەڵام ناکرێ ئێستا تۆ ئەم کێشانە هەیە بڵێ ئیلا ئەوەیە ئەوە نابێت
یا هەموو شتێ یاقوت سەفەر ئەمە نیابێ حەلی وەسەط دۆزیتەوە هەندێک شتەیە ئێوەش خاتونجان ئەوەش براژنتانە نابێ هەموو شتەکان شت گەورەکەن شتێکی بەسیتە ئەمە وایە ئەمە وایە ئەمە وایە دانیشە ئێوە تۆ خوشکەکانی ترێ وەکو لە قسەکان باسیگە لە گەورەکە لە تەمەن لەو گەورەتە خبرەی زیاترە ئەبێ ئەم تەمەنی بچووکترە ئێوە ڕێنمایی بکەن هەندێک شتێ پێ بڵن هەندێک شتێ قبوڵیکەن ئەزانی گەورەترین شتی ئینسان لێبوردەیە تەسامح ئێمە لێبوردەییمان نیە فێر نەکراوین لێبوردەییمان هەیە بەس بۆیە هیوادارم باوکە گیان هەوڵ بن کێشەکان بەم شێوەیە و بەم حیوارە چارەسەر بکەن و لە هەمان کاتیشە ڕێگە چارە بۆ شتەکانی تر بدۆزنەوە شتەکڕێت قەیچەکە ئەبێت تۆ ئەگەر هاوسەرەکەشە عەلاقەکانی هێنایە سەرەوەی چی نەبوو تۆ لە شتێکە لە قاپێکە دووشت بنێریتە خوارەوە بزان چەند گەورابی بە نەزەری بەڵام تۆ ئێستا ئەو خۆی هاوسەرەکە دەیا بە دایکی بۆ و بران خاوەن پێداویست تایبەتی تۆ ئەوتە لە دڵێ گرتووە لە کاتێکا بوو تا قەیچێکەوە دایکتە ئەوە براتە خاوەن پێداویست تایبەتە ئەوە وایە هەر بیانەری هەمووی بۆ ئەوانیم بۆ چیمانە کە ئەوە شتی وان ناکە چیترە هەیە کچی من وەکو شەدێسا هیچی لە دڵە ماوە بەرامبەر ئەم دشە و دەست خۆش بە بەتژی قسەکانی زۆر باش بوون زۆر هاوکار بوو ئێستش من ڕەم گۆڕاوە یعنی ئەگەر کەسێکی وەک تۆ هەبێت هاوکار بێت لەوانەیە ئەو ڕق و کینێژ لە دڵی ئەو کەسا نەمێنێ بەرامبەر دشەکانیان بەرامبەر خەسووی تازانی چۆنە کچی من وایە شتێ پێ بڵێم ئێمە کە خوای گەورە دروستی کردوین نەوەکو شەیتان دروست کردوین هەمووی گیانمان شەڕ بێ نەوەکو مەلایکەتیش دروستی کردوین هەمووی گیانمان خێر بێ ئێمە تۆوی خێر و شەڕ لە ناخمانە هەیە اینجا کاتێک کە بەرەو شەڕە ڕۆین ئیشمان لەسەر تۆ شەڕەکە کردووە ئەگیان لە ناخی تۆیە لە ناخی ئەم خاتونەیە خەسووتە خەزوورتە هاوسەرەکەتە شتی زۆر جوان هەیە ڕۆحی خوا لە ناخمانەیە بەڵام ئیسفادەمان لێ نەکردووە لەبەرەوە ئینسانە بێ بۆ خێزانی خۆی بژی تۆ هاوسەرەکەی خۆت مهمە نەک لاساییکردنەوەی ڕەفیقەکانە وڵا هەر ڕۆژەی لە وڵاتێکرد یەخۆشی منێمەش حەزەکەن ڕۆژێ بچین بۆ وڵاتێ بەڵام ئیمکانیەتە بێ بەڵام نابێت تۆ ئێستا ماڵی خۆ بکەی بە دۆزەخ سەر لە خۆت و لە ماڵ و مناڵت تێک بی کێشە بۆ ئەوان دروستکەی وامە چیە ئەڕۆی سەفەرێکی خارجەکەی ئەخرەمە ئەبێ تۆ لەسەر شتێک بنەمایەکی هەبێ ئیشە بکەی ئەوە لە ماڵی ئێوەیان نیە لەم کاتەیە بەڵام هیچ کەسێکیش هەتا فەقیر نابێ و هیچ دەوڵەمەنگ شێتە هەتا دەوڵەمەنگ نابێ لەبەرەوە من هیوادارم کچی من یەکەم شت بیرن نەچێ ئەڕۆیتەوە دیاریە شتێک بۆ خەسوو دەکڕی اینجا هەفتانە ڕۆژێک بیکە بە عادەت پێنجشەمەی جومعەیە هاوسەرەکە و ناچارێکە ڵێچین بۆ ئەچینە خوارەوە بە ئەم شەو سەعاتێ لەوێ دابنیشین جارێ شتێ بکە لە مانگێکا جارێک کچی من هەر شۆربایە بکە یانی شتی زۆر گەورەز مەکە بیبەرە خوارەوە لەگەڵ خەسووت و لەگەڵ ئەو با بڵێن مناڵەیە کە خاوەن پێداویستی تایبەتە بیکە بەدەمیەوە ئەو وەنگەیتە تۆ گەورابی بە نەزەریەوان ئێمە بە ڕەفتارەکانمانەوە جوانین کچی من شکل وەقتیە لەبەرەوە تۆ بێم گۆڕانکارن لە خۆ تا بکەین ئەچیتە دەریشەوە لەمە دووە جەدووە شتێک دابنێنی تەنزیمی کە خۆ چوونە دەرەوە شەر مەسرەفی کچی من لەبەرەوە لە ماڵی کەس و کارت دایبنێ ئەوەنگە لە هەفتەیەکە جارێکە دوو جارە ئەوەنگەی کە پێویستە بچۆ لە هەمان کاتیشا زۆر ئاساییە کە ئاڕۆی هەر لە قادرمەکە ئاڕۆی لە پەنجەرەکە تەقەیە بکە بڵێ هیچتان پێویست نیە چم بۆیە لەگەڵ خۆم بیانەوە خۆی چیش نایانیتەوە هیچیشان پێویست نییە بەڵام تەواو ئەوان لە دڵیان ئەوەنگەی تۆ گەورابی ئەڵێ ها پرسمان پێەکە ئەها ڕێزمانەگرێ بەڵام وەڵاهی 100 جار مێردەکەشە بیزانێ وەردەمیانە بڕۆی بەلالووتێکی نەکەی شت لە دڵەگرن ئینسان وایە خاستن خەسووت کچی من دایکی دووەم تاگەر ئینسان شیری پاک بێ فەرقی چییە دایکی هاوسەرەکەتە دایکی تۆشە خاتون گیانێوەش ئەی نەشت بە هەمان شێوە من هیوادارم بەو خوشکە گەورە بڵێ سەلامی لێ بکە بڵێ لەمە دووە ئەگەر شتێکیشی وت گلەی لێ بکە بڵێ من حەزم ناکرد وا بڵێ ئەو خۆشی تر بێ گۆڕانکاری بکە تۆش پێی بەڵێ بزانە خوشکە گەورەکە و بە چیز عاجێ بە چی بێتاقەتە بێ بۆ ئێوە سا نەزڵێکی وا گرە بۆ گۆڕانکاری یعنی ئەمیش ڕێی گۆڕاوە هەڵێ منە براکەیانم خۆشەوان منیان خۆش ناوێ ئەسا شتی بەسیت و بچووکە وردە دەخۆ خۆش دەزانی گەورەترین کێشە لە شتی بچووکەوە سەر هەڵەیە هەموو شتێکی بچووکە وەکو تۆپەڵە بەفرێکی بچووکە بەقۆی تۆپێکی تێنس ئەها خلۆری کەرەوە لەسەر شاخێ هەر ئەڕاوشت لەگەڵ خۆی هەڵەگرێ ئەمەش ئاوایە بۆیە کێشە تا بچووکە چی لە دڵ تایەکشی من لە دڵامەی هێڵەرەوە پێیان بڵێ تۆش باوکە جان چیتان لە دڵ هەیە پێی بڵێ دا بنیشن بەیەکەوە چیتێ ئەگەر هەفتەی جومعان دانیشن ئەچیتە هەمووتان بەیەکەوە بە ئەمان بێنە خوارەوە ڕانێ بۆ دایک و باوتوانە قورس بێ بە قادر ماسەرکەوت دانیشن و چیتان هەیە بڵێ ئامۆژن چ گلەیەکی لە من هەیە بە قورئان ڕۆژ بە ڕۆژ گەورەترەبی لە مێشکانە
جا ئەو کاتە ئەگەر لە سێوێکیانە بێت لە تێکی بۆ تۆ نێر لە تێیەوە بەڵام ێستا هەر چیەکیش بکەن مادام ئەم پەیوەندیە ناخۆشە لە نێوانتاندا هەر نە تۆش مرتاحی ناوانی مرتاح با پێ بڵم کەسان اینجا مێردەکەش پڕە بێت لە پڕ کێشەیە لە بینی هەردووکتانە لە پڕ بە تۆ ئاتەقێتەوە بۆ ئاتەقێتەوە اینجا کێشە مناڵەکانیشتان تەبەن لە هەر شوێنێکە کێشە هەبوو مناڵەکانیش زەرمەند یەکە من چکە یەکەم پێداویستی دەرونی مناڵ ئەمن و ئاسایشە لە شوێنێکە شەڕ و ئاژاوە بۆ ئەمن و ئاسایش نامێنێ دڵنیایی نامێنێ لەبەرەوە ئەم شەڕ و ئاژاوی کە لە بینتانە هەیە گەر چارەسەری نەکەن کێشە بۆ مناڵەکانیشتان دروستە باوکەجان سوێن لە مەکتەب خراپە بن لە ڕەوزە خراپە بن گرینۆک دەرەچن خەوی ناخۆشە بن هیچیان نامێنێ عەسەبیە بن تووڕابن گومانیان لا دروستە بێ بۆ داهاتووشیان خراپە هیچ ماوە کچی من لە کۆتاییە بۆ تۆ دانم چ شتێکی ماوە ئێستا هیچ لە دڵام ماوە بەرامبەر ئەو دەست خۆش بێ کاکتۆریان هیوادارم هەموو کێشەکان ئاوا بە قسە و بە گفتوگۆ چارەسەر بێ و کێشەی گەورەتری لێ نەبێتەوە و ئەویش باش بێ ئێمەش باشین هەمووی ژیان باشە بێ و خۆشە بێ بۆ دڵنیا بە کچی من یعنی تۆ ئێستا یەکشتی باش بڵێ بۆ خۆتە یعنی حتا ناحی دینیەکە ئەگەر ئیمانە هەبێ هەر کارێکی باشەکەی بۆ خۆتە نووسێت باشە بۆ خۆتە نووسێت خراپەیەکیشکەی ئەخوا من دڵنیام چۆن دڵنیام ئێستا تۆ لە بەردەمە ئاوە دڵنیام کە لە بەردەمی خوای گەورەیە ئاوەسین ڕۆژی قیامەت ئەو دەسەمان لێمانێتە جوانچی بان کردەوە خۆ ناتوانین شت بشارینەوە بەخوا ئەو چاوەمان چیمان پێکردەوە دەسوە لەبەرەوە تۆ بی لەو کاتە بکەرەوە کە سەفەری بۆکەن هەمومانە ڕۆی نەبێ من هەموو جارە لەم پێویستە سەردانی لە مانگێکیش نەبێ دوو مانگجارە سەردانی قەبرستانەکان بکەن سەیری ئەو عالەمەکە لەکوێوە بۆ کوێ چوون چی بەس دوای خۆیان ئەوەی بەجیانێشەوە کردارەکانیان ئەژیان نە پارە فریایە نە مناڵی فریا یعنی بۆچی تۆ شتی جوان ناکەی بۆ ئەوەی ئەویش مرتاح بێ بەخوا تۆ ئێستا شتی جوانی بەرامبەر کەیش پەشیمانە بێتەوە بەس تۆ قسەی ڕق وردە و تەشە ناکات خۆی کێشەکان شەمووی لەوەیە من هیوادارم ئینشەڵڵا تۆ سەردانی ئەو خاتونە بکەی جارجارێک چۆرە سەرەوە مناڵەکانیشان بانکەرە خوارە خۆش بچۆ جارجارێک تۆش هەدیە شتێک بۆ ئەو بەرە من دڵنیام ئینشەڵڵا گەر بەم شێوەیە مامەڵ لەگەڵ یەکتری بکەین کێشەی خێزانی نامێنێت و ئەو کێشەی خێزانی هەر هەیە ئەخوا ئێمە شەمووی هەمانە شتی بەسیتە بەڵام نەگەشتوەتە ئەوەی ئاوا ئاژاوە دروست بێت و خۆشی لە ناو ماڵمانە بار بکات ئینشەڵڵا خۆشی ژەگەڕێتەوە بەختەوەری ژەگەڕێتەوە بۆ خێزانەکانتان تۆش کە چوویتەوە هیوادارم هەم پرس بە هاوسەرەکەش بکە پرسێکیش بەسیتیش بەمان بکە ئەگەر کێشەکە ئەوەیە و ئەمانیش بەم شێوەیە و سەردانی شەکەی لە بیرن نەچێ ئەو مناڵی خام پێداویستی تایبەتیان هەیە بچوو هاوکاریان بکەن جارجاریش دەبێ من لەو نامەی کە بۆیان نردبوون ئەڵێ تەنان دایبیەکەشە بێ بگۆڕین ماندووە بین حتا کەوچکە گەڵێ خواردنەکەین بەدەمیەوە ینی شێتە بین بەدەستەوە ئەو قرسە ئەو زەختیان لەسەر بێ کێشەیەشە بێ وەی تر توش گوناحبارەی بەخوا لەو ناحیەوە خۆشەویستان هاتینە کۆتایی هەڵقەیەم جاری بەرنامەکەمان هیوادانی سوود بەخش بوو بێ تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەشی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ